لا هەڵبژاردنەکانی سەرۆکاتی ئەم ساڵدا قەت بابەتی هەڕەشەی بیانی یان هەڕەشەی تیرۆریستی دژی ئەمریکا نەبووە با بابەتێکی وتوێژ یان مشتومڕ لە نێوان کاندیدەکاندا. دوا بە دوای 19 ساڵ بەسەر پەلامارەکانی 11 سپتەمبەردا ئایا واتای ئەوەیە ئەمریکا پارێزراوە؟ بۆ باسکردنی ئەم بابەتە لەگەڵماندا ئێستا کاک هیشام بۆتانی میدیاکار و ئەندامی پرس کڵاب لێرە لە واشنگتن. کاک هیشام ئەم کاتت باش، ئایا ئەمریکا پارێزراوە دوا بە دوای 19 ساڵ لە پەلاماری 11 سپتەمبەر؟ مەسەلەکە نسبیە زیاتر، ناتوانین بڵین پارێزراوە 100% بۆ یەکاندیدەکان باسی مەترسی دەرەکی ناکەن، بەڵام ئەتوانین بڵین ئیستە لە کاتێکدا کە شتی ناوخۆیی گرنگتر زۆر هەیە لە مەترسی دەرەکی. ئەمریکا هێزی هەیە لە زیاتر لە 150 دەوڵەت، بێگومان هەموو خەڵکی ئەو دەوڵەتانە ڕازی نین لە بوونی هێزی ئەمریکا، بۆیە هەمیشە ئەگەری هەیە کە مەترسی هەبیت لەسەر ناوخۆی ئەمریکا، بەڵام کۆمەڵەیەک شتی ناوخۆ هەیەوە کە تیستە کاندیدەکان زیاتر تەرکیز بکەن لەسەر شتە ناوخۆیەکان. لە هەمان کاتە کێشەی ئابووریمان هەیە، کێشەی ئابووری شتێکی زۆر زۆر گرنگە و باسەکەن کاندیدەکان ئەوە خاڵێکی زۆر گرنگە لای خەڵک، ینی خەڵکەکان بەلایەنەوە وەزعی ئابووری و وەزعی کۆرۆنە و کێشەکانی کۆرۆنە گرنگترن لە کاکەشام. کەواتە لەگەڵ ئەوەشدا بەڵام نەک ئەمریکا و نە جیهانیش پارێزراوە لەوەی کە ئەحتیمالی ئەوەی هەبێ ڕۆژە لە ڕۆژان کارێکی تیرۆریستی گەورە بکرێ لە شوێنێک لە شوێنەکانی دنیادا. لە هەمیشە پێم وایە هەمیشە ئەو مەترسیە هەیە، ینی ناکرێت نە ئەمریکا نە هیچ دەوڵەتێکی تر پێی وابیت کە ئەو لە سەیفسایدا 100%. هەمیشە مەترسی هەیە کارێکی تروریستی گەورە بکرێت، بەڵام ئیستە شتێک هەیە ئیشی ئیستیباقی ئەکەن، ئیشی بۆمونە پێشی ماوەیەک ئاگامان لێبوو کۆمەڵەیەک خەڵکیان دەستگیر کرد هەر بە نیازیان هەبوو ئیشی خراپ بکەن. ئیشی استخباراتی ئیستە زۆر زیاتر بووە لە پێش 11 سپتەمبەر. ئەوە شتێکوا ئەکەت ئینسان هەست بە ئەمانەت بکەت تا ڕادەیەک. باشە لە ناوبردننی ڕێبەران و سەرکردەکانی کۆمەڵە تیرۆریستیەکان وەکو ڕێبەری ئەڵقاعیدا وەکو ڕێبەری داعش، ئەوانە ئەمە مانای ئەوەیە کە جیهان تا ڕادەیەک ئارامترە یان سەلامەترە یان زیاتر پارێزراوە؟ بێگومان فەرقەکەت، یعنی ئەگەر ئێمە سیرکەین اختیالکردنی ئەبوو بەکر البەغدادی زەربەیەکی زۆر گەورە بوو بۆ داعش. تەنانەت داعش ئیستا کێشەی زۆر کێشەی ناوخۆی هەیە، نەک ئیستا دژی اختیالکردنی ئەبوو بەکر البەغدادیش کەوتنە کێشەی ناوخۆ و جەنگی ناوخۆ. هێزی داعش زۆر فەرقی کرد لە دوای اختیارکردنی ئەبوو بەکر البەغدادی بەرەو لە ناوچوونە وا ئەچن. ئەگەر سێری اختیارکردنی قاسم سولەیمانی بکەین، ئەویش زەربەیەکی زۆر گەورە بوو بۆ دەسەڵات و نفوزی ئیران لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. تەنانەت ئەو اختیارکردنە فەرقەکەی پوتەکەی زۆر دیارە لە عێراق بۆ نمونە. عێراق پێش قاسم سولەیمانی نفوزی ئیران لە ناوی جیاوازە لەوای دوای اختیارکردنی قاسم سولەیمانی. کاکیشم پرسیاری کوتام ئەوەیە، ینی هەر کەسێک باس دەکە کە لە 11 سپتەمبەر جیهان گۆڕی و ئێستا کۆرۆنا ڤایرۆس جیهانی گۆڕیوە، بەڵام حەز دەکەم بزانم 19 ساڵ بە دوای 11 سپتەمبەر چی لە جیهانە گۆڕاوە کە یەکێک سرنجی یعنی سرنجیەکێک ڕاد بچێشێ؟ خۆی ڕاستە 11 سپتەمبەر جیهانی گۆڕیوە. جیهان پێش 11 سپتەمبەر جیهانێک بوو، لە دوای 11 سپتەمبەر بوو بە جیهانێکی تر. بۆ هەردوو لە لای غەربیەوە ئەگەر بڵین لای دیموکراسیەوە لە هەمان کاتە ئەگەر باس گروپە ئیسلامیەکانی توندڕەوەکان بکەین، بۆ ئەوان 11 سپتەمبەر بۆ گروپی تروریستەکان سەرکەوتنێکی زۆر گەورە بوو. تەنانەت شعبیەتیان لە ناو خەڵکی ئاسایی نەک تەنها خەڵکی تروریست فەرقی کرد، شعبیەتیان زیاتر بوو، جەماوەریان زیاتر بوو ئەو کاتە لە ناو دەوڵەتە عەرەبیەکان و دەوڵەتە ئیسلامیەکان. لە هەمان کات دەستپێکردنی لە ناوچۆنیان بوو. ئێگزاکتلی من ئەمەوێت بڵێم لە هەمان کاتە
دنیا و دەوڵەتەکان و کۆمەلگای نێودەوڵەتی هەستی کرد کە ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە لەسەر هەموو جیهانە. شتەکە پەیوەندی ئەوە نییە بە ئەفغانستانە یان بە عێراق یان بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەو کاتە 11 سپتەمبەر وای کرد کە پێویستە کە دەوڵەتەکان خۆیان بگرنەوە بۆ ئەوەی پێکەوە دژ بە تیرۆر ئیش بکەن، نەک تەنها بابەتەکە پەیوەندی بە کۆمەڵەیەک دەوڵەتە یان بە ناوچەیەکی دیاری کراوە. لە هەمان کاتە گەرێمە پێی سیر بکەین 11 سپتەمبەر گۆڕانکاری تری کردووە بۆ نمونە ئیسلاموفۆبیای خۆڵق کرد لە غەربە، لەبەرەوەی قاعیدە بە ناوی ئیسلام ئیشیە کرد، بە ناوی ئەڵڵاه جەنگەکانی خۆی ئەکرد. ئیسلاموفۆبیای دروست کرد لە دوای دروست بوو لە دوای 11 سپتەمبەر. ئەوە وای کرد ئەمە نەتوانم بڵێم ئیستا ئەگەر بڵین ئێمە بۆ نمونە یەمینی متەطەرف ئەویش یەکە لە نیتاجەکانی 11 سپتەمبەر، لەبەرەوەی یەک لە نیتاجەکانی 11 سپتەمبەر ئیسلاموفۆبیا بوو، یەمینی متەطەرف یەکە لە نیتاجەکانی ئیسلاموفۆبیاش. کاکی شام بۆتانی میدیاکار و ئەندامی پرێس کڵەب لە واشنگتن لەگەڵ کورد کۆنێکشن و زۆر سپاس. زۆر سپاس.